هێشتا بەیانیە دەزانم کەمێک زووە لەوێ بەڵام لەو بنکەی دەنگدان کە تۆ لەوەیت بەشداری خەڵک چۆن دەبینیت؟ بەڵێ کاک دەخی لەم کاتتان باش بەشداری خەڵک هێشتا زۆر نییە تا ڕادەیەک ئێستا چەند کەسێک کە هاتنە دەرەوە لێم پرسین چەندێک وەستاون تاوەکو بتوانن دەنگی خۆیان بدەن هەمووی ئەڵێن 5 بۆ 7 دقە یعنی ریزەکە زۆر درێژ نیە و خەڵکێکی زۆر بەشداری نەکردووە لێرە بەڵام ئەمەش بزانین کە ئەمە تەنها بنکەی دەنگدان نییە لە نیویۆرک ینی چەندین بنکەی دەنگدانی 1200 بنکەی دەنگدان هەیە لە نیویۆرکە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەڵێن نزیکەی کاتژمێر 11 و 12 نیوەڕۆ کاتێک کاتی با بڵین وەرگرتنی برێکە لەسەر کارەکانیان زۆربەی خەڵک ئەو کاتانە دەنگەدەن. هێرۆ گرنگی ستانی نیویۆرک چییە لەم هەڵبژاردنەدا خۆشت دەزانی هەڵبژاردننی پێشوەختیش کراوە لەوێ چۆن بۆ ڕەوشەکە ینی کامێکێ لە کاندیدەکان زیاتر ئاماژە هەیە بەوەی کە لە پێش بن. بەڵێ کاک بەڵێن وەکو دەزین ینی نیویۆرک زیاتر لە 6 هەڵبژاردننی ڕابردەوە نیویۆرکی دیموکراتەکان بووە و دائیمە دیموکراتەکان لێرە سەرکەوتنیان بەدەستێناوە و لە ئێستاشدا فەرمانڕەوای نیویۆرکیش دیموکراتە بەڵام گرنگی ئەم شارە لەم هەڵبژاردنەدا ئەوەیە کە با بڵین دۆناڵد ترامپ پێش گرنگیەکی زۆری هەیە لەم شارە و بنکێکی جەماوەری زۆریە چونکە خۆتان نەزان کابرایەکی کاردار بوو و چەندین لە کارداریەکانیش لە شاری نیویۆرکە زۆر بەناوبانگە دۆناڵد ترامپیش لێرە بەڵام هێشتاش بەپێی ڕاوەرگرتنە گشتەکان هیلاری کلینتن لە نیویۆرک لە پێشە وە گرنگیەکی تری ئەم هەڵبژاردنەی هیلاری کلینتن و با بڵێن ئەم هەڵبژاردننی 2016 کە ئێستا گرنگی زۆر دراوە بە نیویۆرک ئەوەیە پاش زیاتر لە 70 ساڵ هەردوو کاندیدی سەرەکی واتە کاندیدی کۆمارەکان و دیموکراتەکان ئەم شەو لە نیویۆرکە بن هەردووکیان لە نیویۆرکە بن. دەڵێن وزارەتی داد چاودێری داناوە بوو ئەم هەڵبژاردنە بەتایبەت لە نیویۆرک بۆ بەڵێ کاک دەخیلەوە تەنها لە نیویۆرک نییە بەڵکو لە 28 ویلایەتە دانراوە نزیکەی 500 کارمەندی وەزارەتی داد لە با بڵین چاودێری ئەم هەڵبژاردنانە دەکەن ئەمەش لە 28 ویلایەتە و هەرچەنە هەڵبژاردننی پێشوش کارمەندانی وەزارەتی داد چاودێریان کرده بوو هەرچەند بەڵام ئێستا ژمارەکان کەمتر بۆتەوە ژمارەی ئەم جارە 500 کارمەندی وەزارەتی دادە لە هەڵبژاردننی پێشودا 700 بۆ 750 بوو پێم وابێ بەڵام لەم جارەیە ئەوەیە کە زیاتر لە ویلایەتەکان لە 28 ویلایەتە چاودێریەکەن جاری پێشوو لە 23 ویلایەتە چاودێریانە کرد ئەمەش خۆمان دەزانین چەند جارێک دۆناڵد ترامپ ئەمەی گوتۆتەوە کە ئەم هەڵبژاردنە وتێتی کە فرتوفێڵی تیا ئەکرێ ئەم هەڵبژاردنە دانراوە کێ ئیباتەوە اینجا نازانین سەرچاو کاک دەخیل دەستەکانی خۆش.